15 ڕۆژە لێرەین لە مەیدانی سەرای ئازادی دەربەنی خان ئەو یاداشتەی ئێمە تەسلیمان کردووە دوو خاڵە باشترکردنی و زیادکردنی کارەبای نیشتیمانی لەگەڵ پاکردنەوەی ئاوی دەربەنی خانە. هەڵبەت ئێمە دوای چۆنکەوتبوونەوەیەک بە ئەنجامێک گەشتین کە ئێمە نەچینە دەم ئەو داوایی کە دەسەڵات مەسەلەن بۆ دانوستان ئێمە داواکات کەسانی باشتر لە خۆمان مەسەلەن بنێرین پیا و ڕیسپیەکانی شار و مامۆسایانی ئاینی و کۆمەڵە کەسایەتی شار هەیە ئەوان بڕۆن لە زمانی ئێمەوە بە ناوی ئێمەوە بەڵام لە دەرەوەی دەستەکە وەکو خەڵکی شاری دەربەنی خان بڕۆن ئەوان دوێنێ وەفدێک وا بزانم نزیکەی 20 کەسێک ڕۆشتونەتە سلێمانی چونەتە جێگری سەرۆکوەزیرانیان دیوە باسییان لەوە کردو کە کێشەکانی دەربەنی خان لە چەند خاڵێکە خۆی بینێتەوە لەسەر دوو خاڵ ڕێکەوتون کە چاکرێت بەڵام بەداخەوان تەنها وعدی 2 سەعاتیان پێداون کە لە کارەبای سلێمانی ببڕێت بدرێ بە شاری دەربەنی خان بەداخۆ ئێمەوەکو خۆمان ئەم پێشنیارەمان پێ قبول نەکرێت کە 2 سەعات زیاد بکرێت و هەم لە شارێکی تر بەبڕێ بدرێت ئێمە وەیە پێویستەکە ئێمە لەو داهاتی کە خۆیانانەداتی بەرهەمێنانی کارەبا زیاتر بکرێت لەوەی ئەمە کە داوایەکەین نەک شارەکانی تر دوو ماڵ بێکارەبا کرد و ماڵەکەی من ڕۆشن کرێتەوە و ئێمە داوامان کردووە هەر چۆن بێت لە 20 سەعات زیاتر بێت نەک ئەو 7 سەعات و 8 سەعاتە لە دەربەنی خانە هەیە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمانە بێت لەسەرەوە بۆ ڕای گشتیش کە ئێمە ڕازی نین بۆ 2 سەعاتە بەڕاستی ئەوە خۆیان ئازادن چۆن بڕاردن چەند سەعاتێمەوە بە هیچ شێوەیە قبول ناکەین و بۆ پاکردنەوەی ئاوەکەش بڕارێک دراوەکە لەم ڕۆژانە لەگەڵ ئەو کۆمپانیا ئەو هیتای تورکی کە عقدێکی تازایان لەگەڵا بکرێ و بێن ئەوەی لە ساڵ 50 کە ماوە تەواویکەن ئیشەکە ئێمە چاوەڕێکن و بەردەوامە بین هەر کاتێک کارەکان تەواو بوو ئیشەکان تەواو بوو ئەو کاتێ ئێمەش قسەی خۆمانە بێت واز لە ماگرتن نیانین و ڕێگەی تریش بەکارێنین بۆی هەتا ئەگەین بە نەتیجەیەک کە ئاوی دەربەنی خان بە تەواتی پاکرێتەوە شیاو بێ بە خواردنەوە و خاڵێکی تریشمانەیە جگە لەمە کە پێوەری ئاو سڕ کرێت هەتا ئەو کاتی بە تەواوەتی ئاوی دەربەنی خان پاکەکرێتەوە و کارەبای دەربەنی خان باشەکرێت ئەمە خاڵی ئیزافەی تریشمانەیە جگە لەمانە کە دوای کاری لەسەرەکەن بەڵام لە یاداشتەکەمانان نییە وەکو کەمالیات دامان ناوە کە ئەوش ڕێگەوبانە لەگەڵ تەندروستی و هەلی